ئێمە وەکو چاودێری بازرگانی بە هەمانگی لەگەڵ لەژنەی هاوبەشی قایمەقامی قەزای بەردەڕەش کە دوێنێ شەو خۆشبەختانە لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاسایشی قەزای بەردەڕەش هاتینە ئاگادارکردنەوە کە بۆ ئەوەی دەستبەجێ تیمەکانمان سەردانی ئەو شوێنەی کرد بۆ ڕێکاری پێویست بەڵێ کە ئێمە کە ئەم لژنەیە لە پێکاتووە لە پۆلیس و ئاسایش و چاودێری بازرگانی و ڤێتەنەری و کشت و کاڵ و لێژنێکی هاوبەشە بەڵێ کە ئەم برنجە کە بڕەکەی دەگاتە نزیکەی 4,000 کیلۆ بۆیە ئەو برنجە کە ئەو خاوەن برنجە هێنایەتی بۆ ئێرە بۆ ئەو ئاشەی کە بۆ ئەوەی پاک بکرێتەوە دوای بکرێتە بە قسەی خۆی دەڵێ بکرێتە علەف بۆیە ئێمە شێشتا بە دوواداچوونی بۆ دەکەین کە بزانین تا چەند ڕاستە ئەو برنجە دەکرێتە بە علەف بەڵێ دەتوانم ئاگداری هاوڵاتیانی سنووری قەزای بەردەڕەش بکەینەوە بۆ هەبوونی یان کەڵوپەڵی ماوە بەسەرچوو دەتوانن لە ڕێگای ئەکاونتی قایمەقامی قەزای بەردەڕەش یان ئەکاونتی چاودێری بازرگانی بەردەڕەش ئاگدارمان بکەنەوە بۆ ئەوەی تیمەکانمان دەستبەجێ سەردانی ئەو شوێنە بکات و بۆیە بە خۆشحاڵیەوە دەتوانم بڵێم کە ئەو برنجە هێشتا لە کۆڵینەوەدایە بۆ ئەوەی کە چ بڕیارێک بدرێت دوای پەسەند دەکرێت بەڵێ کە ئەو شوێنە بۆ ماوەی 3 ڕۆژ دەداخستن و ئەو خاوەن برنجە سزا دەدرێت بە بڕی مادی